خۆشەویستانی کورسات نیو سڵاوتان لێبێ بە خۆشحاڵیەوە لەگەڵ هاوکارانم بەرنامەیەکی تری پانۆراماتان پێشکەشەکەین. هەرێمی کوردستان بە کۆمەڵی قەیرانی جۆرا و جۆردا تێپەڕ دەبێت و نێوانی هێز و لایەنە سیاسیەکانیش بەتەم و مژاوی ماوەتەوە. بڕیار بوو گەڕێکی کۆبوونەوەی سیاسی لە نێوان هێز و لایەنە سیاسیەکان ئەنجام بدرێت بۆی لەسەر کۆمەڵێک پرس قسە بکەن. یەکێتی نیشتیمانی کوردستان لە ئێستادا وا لە چەند ئەکرێ بڵێن لە چەند مانجی ڕابردووشدا باسی پرسی لامەرکەزیەتەکە. وەندامێکی سەرکردایەتی و حەزبە لا چاپێکەوتنێکدا دیدی حەزبەکەی یان دیدی خۆی و حەزبەکەی ڕوون کردوتەوە کە یەکێتی ئەوێ لەم دۆخە بە جۆرێکی تر مامەڵە لەگەڵ دامەزراوەکانی هەرێمی کوردستان بکرێت. پەیوەندی نێوان هێز و لایەنە سیاسیەکان، پەیوەندی نێوان هەرێمی کوردستان و بەغدا، پرسی لامەرکەزیەت و دید و تێڕوانینی یەکێتی نیشتیمانی کوردستان دەربارەی حکوومەت و ئەم قەیرانە قورسانەی کە حکوومەت پێیدا تێپەڕ دەبێت و دۆخی هاوڵاتیانیش لە دۆخێکی ناجێگیر و نالەباردا. هەموو پرسیارانە دەبن کە ئاراستەی بەڕێز ئارێز عەبدوڵڵا ئەندامی ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستانی دەکەین. کاک ئارێز بەخێر بێی بۆ بەرنامەکەمان، سوپاس بۆ بەشداریت. سەرەتام لەوە دەست پێ بکەین پەیوەندی نێوان هێز و لایەنە سیاسەکان بە تایبەتی یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵ پارتی و لایەنەکانی تر لە چه ئاستێکدا لە ئێستا؟ زۆر سپاس سڵاو ڕێزم بۆ تۆ بۆ بینەرانی خۆشەویست هەیە. بەڵێ کاک ئارێز. پەیوەندی حزبەک بەڵێ پەیوەندی نێوان حزبەکان پەیوەندیەکی ئاساییە. ئەبێ هاوڵاتیانی کوردستان ئێمەش چاوەڕێی ئەوە نەبین حزبە جیاجیەکانی کوردستان هەمیشە ئاو لە یەک ئاش بکەن یا لە یەک سەنگەر بین یا لە هەموو شتەکان بێکەوە بین. خۆی کە حزبی جۆرا و جۆر هەند لە کوردستان واتە دید و بۆچوونی جیاوازی شەبێ، واتە بەرنامەی جیاواز هەیە، بەرژەوەندی جیاواز هەیە. ئاساییە لەبەرەوە ئەم ململانێ یعنی لایەنە تەندروستێکە ئەوەیە کە ململانێ هەبێ، بەڵام هەر لێرە نییە لە وڵاتانی پێشکەوتوی دنیاش بە هەمان شێوەیە. بەڵام گرنگەوەیە لەسەر بابەتە چارە نووسسازەکان، لەسەر بابەتە نیشتیمانیەکان یەک دەنجی و یەک هەڵوێست هەبێ. بەڵام گرنگ ئەوەیە چەترێک هەبێ کە خەڵکەکە لە ژێری یا لایەنە سیاسەکان لە ژێری کۆ بکاتەوە و چەترە بەداخەوە تا ئێستا ئەگەت ئێمە دەستورمان نییە، بەڵام ئەو یاسا و ڕێسانەی کە لە کوردستان هەن و ئەو زۆر جاریش کە باز دەکرێت لەوەی کە پێویستە حزبەکان یەک دەنگ بن، یەک هەڵوێست بن، یەکەوە بن. من بەکارێکی باشی نازانم چکە لەسەر چی یەک هەڵوێست بی، لەسەر ماسەلە چارە نووسسازەکان، لەسەر مافەنەتەوە یەکانمان بەسەر ئەو دوو چاوم، لەسەر هێڕشی تورکیا کە وڵاتمان داگیر دەکا بەسەر چاوم. بەڵام لەسەر بۆنمونە لەسەر مەسلەی چاکسازی هێز هەیە پێی وایە کەمکردنەوەی موچە ئەوە تەواو کۆتایی دنیاە و پرۆژەیەکی بەهشتی چاکسازیە، هێزیش وا هەیە ڕەخنەی لێدەگری، خۆی پێویستە بەو شێوەیە بێ. لەبەرەوە من نازانم کە ئەڵێ نێوانی هێزە سیاسیەکان چۆنە، پێویستە ململانێ هەبێ و زۆر جاریش کە باز دەکرێت ینی چۆن بێ هێزەکان دەیانەوێت تا ئێستاش ئەو بایەخە بۆ حکوومەت بۆ دامەزراوە نیشتیمانیەکان دانانێن، لەبەرەوەی خۆیان حزبەکان خۆیان بە باوک، خۆیان بە خاوان، خۆیان بە مختار و میراوی حکوومەت دەزان کەەوە کارێکی باش نییە. حکوومەت هەیە لێگەڕێن بە حکوومەت کارەکانی خۆی بکە، ئەگەر باش بوو دەستی خۆش بی، ئەگەر کا خراپی کرد هێزەکان بە ڕەخنەی لێ بگرێن، بە خەڵکی ڕابگەێنن وەکو ئەڵێ پێش پرۆژەی بۆ بکەن کە بکوڕیەکانی دەستنیشان بکەن، بەڵام وەرن بە هەمومان ڕێککەوین، ئەخر لەسەر چی ڕێککەوین؟ بابەتێکم پێ بڵێت تا ئێمە وەکو هێزەکان لەسەر ڕێککەوین. بەڵێ کاک ئارێز بۆ بچمە وردەکاری زیاتر، ینی مەسەلەن خەڵک چاوەڕوانی ئەوەیە هێز و لایەنە سیاسەکان بە تایبەتی یەکێتی و پارتی قەیرانی دارایی حەلێکی بۆ بدۆزنەوە. مەسەلەن لەسەر پرسی تورکیا حەلێک هەبێ، مەسەلەن لەشکرکێشی تورکیا، مەسەلەن لەسەر مەسەلەی ئەوەی کە گوایە ململانێ یان نیەتێک هەیە بۆی قوارەی هەرێمی کوردستان بسڕێتەوە. ینی هەر یەکێک لەو پرسانە خەڵک پێی وایە دەبێت یەکێتی و پارتی و هێز و لایەنە سیاسەکانی تر یەک دەنگ و یەک هەڵوێست بن. ینی لەسەر ئەو ئاستا ئێستا تێڕوانینی
یەکێتی و پارتی وەک یەک ئەبینی مەسەلە لە پرسی لەشکرێشی تورکیا لە پرسی مەسلەی قەیرانی دارایی مەسلەی پرسی ئەوەی کە گوایە ڕێکەوتنی بەغدا لەگەڵ هەرێمی کوردستان بە جۆرێکە فۆرمەکە لە فۆرم و ناوەڕۆکە بۆ بچووکردنەوەی قوارەی هەرێمی کوردستانە. یەکەم شت یەکێتی و پارتینا ینی ئەوە ڕەنگە لە ئۆپۆزیسیۆن لە هێزێکی ئۆپۆزیسیۆن لایەنێکم بیست بە ئاسایی بوو بەڵام لە کورسات کە گوترێ باسی دەسەڵاتەکرێت بێ بگوترێ پارتی و یەکێتی و گۆڕان مەبەستم لایەنە سیاسەکە نێک بەشدارەکانی حکوومەت کاکارێز مەبەستم دوولانی سەرچین کە علااقاتی دەرەوەیانەیە علااقاتی نێو دەوڵەتیانێ بەبەستم ئەوە بڕوونکردنەوە بۆ بەڕێستان کاکزانە کە تۆ کە باسیەوە کە دۆزینەوەی چارەسەرێک بۆ مەسەلەی موچە یا قەیرانی دارایی ئەوە ئەرچی حکوومەتە حکوومەتیش لەو سێ لایەنە و لایەنی هەندێک لایەنی تریش یعنی بەرمونە سۆسیالست بەرمونە لە هەندێک لایەنی تورکمانی و مەسیحیش تێدان واتە ئەوانن کە لە حکوومەتن ئەرکەکە لە ئەستۆی هەمووانە تەنیا لە ئەستۆی یەکێتی و پارتینیە لە ئەستۆی ئەوانی تریشە بێگومان دیدی ئێمە جیاوازە لەگەڵ پارتی بەڵام بەو پێیکە جمگە سەرچەکانی وڵات لە دەستی پارتین و پارتی کابینەکە بەنای پارتیەوەیە پارتی زیاتر ئۆباڵەکە هەڵەگرێ هەر ڕێگە چارەیەک بدۆزرێتەوە یاخود هەر پێشنیارێک بکرێ بۆ چارەسەرکردنی قەیرانی دارایی یەکێتی بێگومان پشتیوانی دەکا و لەگەڵی دەبێ بەڵام ئەوە کاری حکوومەتە ئەبێ ئێستا حکوومەت ئەزانێ تواناکانی چەندن و چۆن دەواازەیەک ئەدۆزێتەوە بۆ دەربازبوون لەو هەڵو مەرجە ناهەموارەی کە تێکەوتین سەبارەت بە تورکیا ئەو یەکێکە لە خاڵە ڕەشەکانی نێوچەوانی هەرێمی کوردستان زۆر بەداخەوە تۆ وڵاتێک بێ وڵاتەکەت داگیر بکە لە جیاتی ئەوەی هەڵوێستت هەبێ بەرامبەری لە جیاتی ئەوەی دەنگت هەبێ بەرامبەری پاساو بێنیەوە بڵێ ئەوە لەبەر ئەوەی پەکەکە هەیە بێگومان پەکەکە بوونی پەکەکە بوونێکی یاسایی نییە لە بەرژەوەندی هەرێمی کوردستان نییە من لەگەڵ ئەوەم بەڵام ئەو پاساوە هێنانەوەی پاساوە ئەوەی تورکیا دەکا استراتیژەتی تورکیا سیاسەتی تورکیا زۆر لە مەسلەی پەکەکە لە دژی کورد زۆر لە مەسلەی پەکەکە گەورەترا نەک تەنیا دژی پەکەکە نەک تەنیا دژی یەکێتی دژی پارتیش دژی حزب ئیسلامیەکانیش دژی هەمووی دژین وجودی کووردە ئەو استراتیژەتەی کە دەوڵەتی تورک ئێستا کاری لەسەرەکە و بێدەنگبوون وای کردووە کە عراق بێدەنگ بی بێدەنگبوون وای کردووە کە جامیعی عەرەبی زانکۆی عەرەبی لە بەرامبەری بێدەنگ بێ بێدەنگ بووی واکە دێ کۆمەلگەی نێو دەوڵەتیش لە بەرامبەری بێدەنگ بێ لەبەرەوە ئەگەر هەرێمی کوردستان دەنجی هەبێ هەڵوێستی هەبێ کە یەکەمین هەڵوێست پێویستە هەڵوێستی حکوومەت بێ حکوومەت ئەبێ هەڵوێستی هەبێ چکە حکوومەت ئەبێ سەروەری پارێزی ئێمە هێزێکمان هەیە بە ناوی هێزی پێشمەرگا لە دەستوردا پێڵێن پاسەوانی هەرێم ئەگەر هەرێمەکە داگیر بکرێ ئەو پاسەوانت بۆ چییە لێ پێمانەڵێن ئێمە لە سیاسەکانی عراقی ئەبینین لە چاوپێکەوتنەکان تەلەڤیزیۆنە عەرەبیەکان ڕۆژان ڕوبەڕووی ئەو پرسیار و ڕەخنانە ئەبینەوە بڵێن ئێوە هێستان بۆ چییە ئەگەر وایە لێگەڕن با سوپای عراق بێتەوە سنوورەکان بپارێزێ یعنی ئێمە خۆشمان نازانین ئێمە چۆن ئەو وڵاتە بەڕێوە ئەبین هەر هاتنی تورکیا نەک هەر لەوە خەتەرە هەر لەوە خەتەرە قسەیەکی تر کە کرد گوتت بۆ بچووکردنەوە یا بێ بۆ هێزکردنی قەوارێرم بەڵێ یەکێک لە خاڵەکان ئەوەیە لەبەرەوە کە تورکیا بەشێک لە خاکە داگیر دەکات تۆ بەهێزترە بێ و ئەوە بێتە مای ئەوەی و ئەگەر بشگەڕێتەوە ئەڵێ با هێزی عراقی بێ دیسان قەوارەکەی یاخود هێزی هەرێمی کوردستان بچووکترە بێتەوە هەرێمی کوردستان هەرێمێکی دەستوریە و لە ڕەسەر ئاستی نێودەوڵەتیش دانی پێدانراوە ئەگەر هەرێمی کوردستان خۆی هەڵەنەکە بە کەس ئەو قەواری هەر ناوەشێتەوە ممکن نیە ئەو قەواری هەڵۆشێتەوە هەتا ئەو ساڵانەی دوایی وەکو دەوڵەتێک لە دەرەوە مامەڵی لەگەڕەکرا و ئەوەی ئێستش کە ئەو مامەلەی لەگەڵ ناکرێ هۆکارەکەی خۆمان نەمانزانیە چۆن ئیدارەی ململانێ سیاسەکانی ناوچەکە و عراقیش بدەیت ئەوە خۆمانین بەڵام هەرێم ئەوەیە بەڵام بێگومان ئێستا کاتێک کە گفتوگۆ هەیە لەگەڵ عراق لەسەر ئێمە پێویستمان بە عراقا بە تایبەتی لە بۆ دەرباسکردنی قەیرانە داراییەکە عراقیش باش دەزانێ تۆ لەلایەک کێشەی سیاسی هەیە لەلایەک کێشە قەیرانی دارایی هەیە لەلایەک قەیرانی سەربازی تورکیا هەیە بێگومان
ئەویش داواکە لە بەرامبەر ئەوەی لە بەرامبەر هاوکاریکردن داوایشتی ترێکە و لە ڕابردوش داوا بووە کاتێک کە هەرێمی کوردستان بەهێز بووە و عراق بەهێز بووە ئێمە خۆشمان نەچوینەتە مەدان بڵین حکوومەتی عراقیەکان ئێمە بەهێزین فەرمونون وەرن چی بکەین بۆی کێشەکانمان چارەسەر بکەن ئێستش عراق بەهێزترە لە هەرێمی کوردستان ئەویش قەیرانی هەیە کێشەی هەیە بەڵام بەهێزترە لەبەر کۆمەڵێک کۆکار بەهێزترە لەبەرەوە ئەویش ئەو مەرجەکانی خۆی دادەنێ بۆ هەرێمی کوردستان بەڵام من دڵنیام هەرێمی کوردستان ناچێتە ژێر ئەو بارە و ئەو ئەوەستێتە سەر هەڵو مەرجە سیاسی و ئابوووریەکان بەڵام ئەگەر وا بڕوا لەشکری تورکی هەروە بێتە پێش و زیاتر بێتە پێش هەر خودی لەشکری تورکی باشترین بیانوە بێ بەدەستی دەوڵەتی عراق بۆ ئەوەی سوپای خۆی بۆ ئەوەی سوپای سنوور یا پاسەوانی سنوور بجێڕێتەوە سەر سنوورەکانی هەرێمی کوردستان کۆنتترۆل بکاتەوە اینجا ئەگەر لە ڕوە یاخود خاڵک و مرجەکان کۆنتترۆل بکاتەوە خۆی لە خۆیدا بچووکردنەوەیە و ئێستا عراقیەکان بۆی هاوڵاتیان بزانن عراقیەکان پێمانەڵێن خێرە ئێوە ڕێگە دەدەن سوپای تورکیا بێ بەڵام نابێت سوپای باشە کاگارە زیانی هەرێمی کوردستان ڕێگە دەدات یان بڵین حکوومەتی هەرێمی کوردستان ڕێگە دەدات یاخود ئەمرێکی واقع و حکوومەتی هەرێم یان هەرێمی کوردستان ناتوانێت ڕوبەڕووی تورکیا بێتەوە نقطەی بۆ دابنێت من بڕوا ناکەم حکوومەتی هەرێمی کوردستان حکوومەتی هەرێمی کوردستان گلۆپی سەوزی بۆ پێکرد بێ بەڵام کە بێدەنگ بوو واتە ڕێگەی پێدا بێدەنگ بوون ڕێگە پێدانە یعنی بۆ بێدەنگە بێ یعنی بۆ بێدەنگە بێ ئەبێ بۆ بێدەنگ بێ یعنی من سیرکە لەو دووسێ ڕۆژانی ڕابردوو هەندێک خاڵ لەسەر سنوور ئاوەدان کراونەتەوە لە کاتێکدا بۆ نمونە لە ناوچەی دهۆک یەک لیوای پاسەوانی سنووری عراقی هەیە ئەیانتوانی لە ساڵانی ڕابردوو ناوچەیەکی زۆری پێ کۆنتترۆل بکەنەوە دوێنێ هەندێک هێست نردراوەتە سەر چیایی مەتینە لە کاتێکدا پێشتر توانرە هێزەکانی پێشمەگە بنێرنە ئەو شوێنانە یعنی خۆت ڕێگەت بۆ چۆل کردووە بۆی بێ و دەنجش ناکەی هەڵوێست دەرنابڕی ئەو هەڵوێستە شەرمنەوەکانەی کە هەیە و زۆر شەرمنەوەکەش جێی شەرمەزاریە بۆ حیزبەکان بۆ هەرێمی کوردستان کە ئەو جۆرە هەڵوێستە شەرمنانیانی ئەی پێویستە چی بکەن کاگارێز پێویستە حیزبەکان حکوومەت چی بکەن ینی هەڵوێستیان چۆن بێت زۆر بەڕاشکاوی ئەوە داگیرکاریە و سیاسەتی بەنسبەتی حیزبەکان هەرەوەیان لەسرە بزانن و هەڵوێستیان دژی ئەو داگیرکاریە بێ و استراتیژەتی دەوڵەتی تورک تێبگەن ئەو استراتیژێتە زۆر لە مەسلەی پەکەکە گەورەترە من تاکید دەکەمەوە من ئەو قسانە دەکەم لە دژی دەوڵەت و پاساو نییە بۆ بوونی پەکەکە لە هەرێمی کوردستان نا پەکەکە بەبێ حکوومەتی هەرێمی کوردستان لێرەیە بەڵام خۆ حکوومەتی هەرێمی کوردستان باش ئەزانێت قسە لەگەڵ تورکیا بکە حزبەکان ئەزان لەگەڵ قسەکان ئایا حکوومەتی تورکیا توانیوێتی پەکەکە لە ناوچەکانی قارس لەوان لە بتلیس لە دیاربەکر لە هەکاری لە جۆلەمێرگ لە شرنەخ توانیتی پاکسازیان بکە لەوێ نیان هێڵی تا ئێمە بتوانین لا چیاکانی قەندیل و لە خوا کوڕکنیان هێڵین لە ناوچەی مەتینانیان هێڕین تۆ حکوومەتی تورکیا بەو گەورەیە خۆی نەیتوانین ناوە خۆی کۆنتترۆل کاتن چۆن پێویستە ئەو هەموو فشارە بخات سەرمە بۆ بیانوە گوایە پەکەکەی لێە و بەس سەبارەت بە حکوومەتش ئەبێ هەڵوێستی زۆر ڕوون بێ بۆی حکوومەتی عراقیش ناچار بێ هەڵوێستی ڕوون بێ بۆی لە کۆمەلگەی نێودەوڵەتی بە جواب بێ ئەخر خۆ ئەگەر وا بڕوە دێتە هەولێریش ئێستا لە هەولێریشە ئەو دوێنێ ئەو هەفتەی ڕابردوو ئەو نەخشەی دانرا بوو بنکانەی نەخشە دانراوە ئێوە لە هەولێرە خۆ ئێمە هەزداین لە هەولێرە بەڵام ئێمە ئەمانگوول لە هەولێرە ئینکاریەکرا ئێستا ئەو سەرۆکایەتی کۆماری تورکیایە نەخشەکە بڵاوە کاتەوە بنکەکانی ئاشکراکە لەناو خودی هەولێر سوپای تورکیا هەیە بۆ پەکەکەی لێ هەولێر بەڵێ ئەی لە باشیقە هەیە پەکەکەی لێ باشیقا یعنی خۆ ئێمە ئەزانین جگەلەوە هەر جگەلەوە یعنی پیا و بەکرێگیرا و خەڵکە وابەستەکەی تورکیا لێرە بە نوێژی نیۆڕۆ دژایەتی حکوومەتی هەرێمی کوردستانەکەن دژایەتی گەڕانەوەی مادەکەرکوو بۆ هەرێمی کوردستانەکەن وەک چێ مەسەلە نمونە چێ وەک جەبهەی تورکمانی وەک زۆر لە کەسایەتی تورکمانی بەنمونە بە نوێژی نیۆڕۆ کەچی لێرە پشەپشیان بۆ کرێ بۆی قسەیەکی باشتریان لە تورکیا بۆ بکەن زانی بەڕێوەبردننی وڵات ئەگەر دەستی تورکیا بۆ کاگەبینی بە پشە ئەوە قسە کاک زانە ئەمێ بڵێم بەڕاستی ئەو جۆرە سیاستکردنە سیاسەتی دیوەخانانە سیاسەتی بەڕێوەبردننی دەوڵەت نییە دەوڵەت تۆ ئەبێ استراتیژەت و پلانت هەبێتن
بۆی بتوانین لە چوارچێ ئەو استراتیژیەتە پلانەکانی خۆت جێبەجێ بکەیت. زانی ئێستا کەوێتە سەر وڵا دەی باداوا لە تورکیا بکەین فلان کەس پەیوەندی لەگەڵ سەفیر باشە و فلان کەس لەگە وەزیری دارایی خارجی باشە و با قسە بکەین و بەشکم وا بکەن مەدەنی بەرنەکەوی بەشکم وا بکەین نچیتر نێتە پێش و کێ قسەی دەوڵەتداریە پیا شەرم لە خۆیە کاتۆ کە هەندێک هەڵوێست لە هەندێک کۆبوونەوە لە هەندێک شوێن ئەبیسینەوە بەڕاستی یعنی بۆ ئاگدارێت لە هەرێمی کوردستانیش حزب هەیە ئەوەندەی هاوسۆزە لەگەڵ ئەردۆغان ئەوەندە هاوسۆز نیە لەگە یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ ئاگاداری ئەوەندە هاوسۆزە لەگە ئەردۆغان ئەبێ ڕوون بیتەوە وەڵا ئەوە لەبەر مەسەلەی دینیە و ئەوە لەبەر مەسەلەی نێوەندەهێنتەوەیە و ئەوە لە بە دراوسێتی و ئەو شتانە ئەوەی گاڵتەجاری نییە ئەو استراتیژەتەی کە دەوڵەتی تورک ئێستا کاری لەسەرەکە زۆر مەترسیدارە بۆ باشە کاگارێز یعنی هەرێمەکە بچووکە بەڕاستی ئەوێ هەرێمەکە هەموو هەرێمەکە داگیر لە قاڵبدات ئەگەر نەیتوانی بیپارێزی تەسلیمی عراقی کاتەوە باشە کاگارێز یعنی ئەگەر بەو شێوەیە کە لە نەخشەکەی سەرۆکاتی کۆمار دیاری کرابوو نقطەی سووریانی بوونی هێزی سوپا وێڕای ناوچە سنووریەکانی مەسەلەی چیای خاتیرا و بۆ مەتینا و بۆ خواکوڕکۆوانە تا ئاگاتە نقطەیەک لە هەولێر و لە باشیقا ئەگەر ئەم بێدەنجە هەیە ئەگەر لە بێدەسەڵاتیە ئەمە ئەبێ ڕوون بێ ئەگەر لە بێدەسەڵاتی نییە و حزبێک پێی وایە کە قوارەی هەرێمی کوردستانە ئەم حزبە ئەپارێزێ تا ئێستا سوودەکانی تورکیا بۆ هەرێمی کوردستان چی بووە بۆ نمونە لە شەڕی داعش بۆ نمونە لە حاڵەتەکانی تر سوودەکانی تورکیا چی بووە تاکو بڵین با تورکیا تووڕە نەکرێت مەسەلەن ئەوە ڕوونە لە بواری اقتصادی چی هەیە ینی سوودی چێ بۆ چێ زیاتر لە ئێستا لە شەڕی داعش بەڵێ داعشی بۆ ناردین لە ڕێی سووریاوە و هەموو ئەو داعشانەی کە لە ئاسیای ناوەڕاست و لە شوێنەکانی تر هاتن تورکیا لە ڕێی فڕۆکەخانی ئەستەمبۆل و لێش لە ئەنتابەوە ناردی لێرە ئەوای بەسەر خەڵکی کوردستان و هەمووی عراقیش هێنا و بۆ ئاگداریتان 2016 لە پەرلەمانی عراق ئەو کۆمیتەی کە پێک هاتبوو بۆ بە دوواداچوونی ڕاستەکانی کەوتنی مووسڵ کە دوای و مووسڵ کەوتە دەست داعش یەکێک لە خاڵەکانی تۆمەتبارکردنی یاخود خستنە ڕووی بەڵگەیە لەوەی کە تورکیا هاوکاری داعش بووە بۆ کەوتنی مووسڵ بۆ داگیرکردنی عراق و بەشێک لە هەرێمی کوردستان بەڵام تورکیا وەکو تورکیاوەکە تورکیا نەخشەی هەیە هەرێمی کوردستان ببا وەکو خۆی باسەکە لەسەر ئەوە کارەکە کە تا ساڵی 2023 ئەبێ نەخشەی جوگرافی تورکیا بگۆڕێ و هەرێمی کوردستانش وڵایەتی مووسڵی کۆنە بیجێڕێتەوە خواگەنەشی جێڕیتەوە لە دوڕۆژدا وەکو تەیرێکی باڵکرا و تەسلیمی عراقی بکاتەوە باسی ئەم نەکەی ئەڵێ ئەبێ چی بکەین باشە سیرکەن گەورەترین بەرژەوەندی ئابووری هەرێمی کوردستان و تورکیا لە بەرژەوەندی تورکیا بێگومان لەگەڵ تورکیایە باشە لەگەڵ تورکیا بەرژەوەندی ئابووری تورکیا زۆر لێرە زیاد لە 12-13 میلیارد دلار مانگانە کەلوپەل لە تورکیا بۆ کوردستان و بۆ عراق ئەهێنرێتن باشە ئەو هەموو بەرژەوەندی لێرەیە اینجا ئەوە 2020 تا ئێستا دەوڵەتی تورکیا ڕێگەی نەداوە هەرێمی کوردستان ئەو حکوومەتە هەرێمە کوردستانی ئێمە کە نووسنگەی لە واشنگتۆن هەیە لە فەڕەنسا هەیە لە پاریس هەیە لە لەندەن هەیە لە مۆسکۆ هەیە واتە لە دەوڵەتە گەورەکانی دنیا هەیە تورکیا ڕێگەی نەدایە نوێنەرایەتی حکوومەتی هەرێمی کوردستان بکرێتەوە بۆ چونکە دان بەو کیانە دان بەو قوارە دەستوری عراقدانانەیە چونکە چاوی لەسرە ئەوە یەک تۆ پرۆتۆکۆلی نێودەوڵەتی پەیوەندی نێودەوڵەتیەکان وایە وڵاتێک کە دانت پێدادنی نابیدانی پێدا بدەی بەڵام قۆنسولیەتی تورکی لە هەولێر هەیە لە سلێمانی هەیە بۆ ئەبێ هەبێ یعنی من بەرژەوەندی تورکیا زیاتر لەو پەیوەندیانە هەیە تا بەرژەوەندی ئێمە ئەوە یەک دوو لەوە زیاتر نووسنگەی قبولیتی نووسنگە حیزبەکان هەبی هی پارتی هەیە هی یەکگرتو هەیە هی یەکێتیش خوا کردی دەریان کردین ئێمەیان دەرکردن ئێمەش لەوێ هەبووین تۆ حیزبەکان پێشی هەموو شتێکی بەڕاستی شەرمەزاریە وڵاتێک ڕێگەنەدا نوێنەرایەتی حکوومەتەکەت لێ بەڵام تۆ نووسنگە حیزبەکەت لێ بکەیتەوە ها بەڕاستی شەرمەزاریە بۆ ئێمەش کە ئێمەش هەمان بی بۆی مەبەستم هەر یەکگرتو پارتی نییە
یعنی چیەوە خۆت ڕێز لە هەرێمەکەی خۆت ناگری خۆمان ڕێز لە هەرێمەکەی خۆمان ناگرین لەو قوارەیە بۆیە خەڵک ئەڵێ با هەڵوشێتەوە بۆیە خەڵک ئەڵێ با تەسلیم بێتەوە بۆیە خەڵک ئەڵێ نایهێڵین ئەوەیە کێشەکە خۆمان ئەو حیزبانی ئەو وڵاتە بەڕێوە بن ڕێزمان لە ئیرادەی ئەو میلەتە نەگرتووە ڕێزمان لە پرۆتۆکۆلی نێودەوڵەتی نەگرتووە. بەڵێ ئەم مجاملەیە وەکو پرسیاری پێشوم مەسەلەن ڕوونتر بێ وەڵامەکەی سوودی بۆ هەرێمی کوردستانە بێ مەسەلەن بڵێن ڕۆژێک عراق غەدرمان لێ بکات ئێران غەدرمان لێ بکات هێزێکی وەکو داعشمان لێ پێیا بێت تورکیا بمانگرێتە خۆی تورکیا کاتێک کە داعشات داوای لێکرا سەر ئەوەی ڕێککەوتنی 50 ساڵی نەوت لە نێوان هەرێمی کوردستان و تورکیا بوو ئەو لەو کاتەکە داعش هات سڕەی ئەو ترێلانی کە باریان بۆ هەرێمی کوردستان دینا 6-7 کیلۆمەتر بوو لە خابوور لە زاخۆ لە دیوی تورکیا 6-7 کیلۆمەتر بەس ترێلەکان کە باریان دینا سڕێیان گرتە بوو اینجا ئامادە نەبوون یەک تایارشیان هەڕستێنن تەنانەت کاتێک هێرش گەیشتە سەر هەولێر کەیشتە سەر هەولێر ئەو پەڕی محاولەکرا کە مەترسی گەیشتە سەر هەولێر ئەو پەڕی محاولەکرا نەکرا ئێمە هەمومان قسەی کاک مەسعودمان لەبیرە ئەو کاتە چی گوت یعنی لە بەرامبەر تورکیا چی گۆ بۆ ئێرانیش چی گوت کە ئێران ئەو جۆرە پەیوەندیشمان لەگەڵی نەبوو باش و یاخود ئەگەر ئەمریکا فریان نەکەوتبایە ئەو کاتەگە ئەمریکا فریان نەکەوتبایە ئەوە تورکیا بوو داعشی بۆ هەولێرە ئەنارد بۆ ئاگاداریت. بەڵێ زۆر باشە بڕۆینە پرسێکی تری ناوخۆیی و حکومڕانی لە هەرێمی کوردستان پرسی لامەرکەزیەت لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی و وروژا و ئێستا ڕژنووسێکی ئامادەیە بڕیارە ڕادستی یان پێشکەشی پەرلەمان و ئەنجومەنی وەزیران بکرێەوە لێرە و لەوێش باسی دەکرێت بەڵام چەند گفتوگویەکی لەسەر هەندێک خەڵک پێی وایە کە ئەمە کارتێکی سیاسی بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان بەکاری هێنا و ویستی کۆمەڵێک دەستکەوتی پێ بەدەست بێنێ ئەژینا لە ئەساسدا مەبەستیان لامەرکەزی نەبووە و بەشێکی ترپیان وایە کە یەکێتی ناتوانێت دیفاع لەم پرۆژەیە خۆی بکە ئەمە بۆ چوونی بەڕێزت بەچی گەیشت ئایا لامەرکەزی تەنها بۆ پارێزگاکان پێویستە یاخۆت بەڕاستی گەیشتونێتە دۆخێکە حکوومەتیش پێویستی بە بەڕاستی مەسەلەی تر هەر ناوێکی لێ ئەنەی قارسکردن بێت مەسەلەن هەر ناوێکی لێنێ حکوومەتێکی ڕەشق بێت لامەرکەزیات بە عەرەبیە ناوەندێتی واتە کۆنەکردنەوەی هەموو دەسەڵاتەکان لە یەک ناوەند واتە دروست نەکردنی ناوەندی بەهێز واتە شۆڕکردنەوە یاخود دابەشکردنی دەسەڵاتەکان بۆ باشتر بەڕێوەبردننی وڵات ئەو پرسێکی دەستوریە دەستوری عێراق دانی پیاناوە ئەوە هیچ ینی کێشەیەمان نییە لەوە خاڵ یەکەم خاڵی دووەم لە بەرنامەی کابینە ئەو حکوومەتەش تەکید کراوەتەوە کە هەوڵ دەدەن نامەرکەزیێت یان ناوەندێتی جێگیر بکەی وەخت زیاتر دەسەڵاتەکان شۆڕ بکرێتەوە ئەو شۆڕکردنەوەی دەسەڵاتانە واتە ئێستا کەس دژ نییە تا بڵین لانی کەم بۆ کودروشم یا بە قسە کەس دژ نییە و لە بەرنامەی حکوومەتی شاتیا ئەو پێویستی بەوەیە کە ڕێکاری پێویستی بۆ بگیرێتە بەر واتە پێویستی بەوێ ڕێو شوێن بگیرێتە بەر تا ئەو دەسەڵاتانە شۆڕ بکرێتەوە بۆ پارێزگاکان بۆ سلێمانی بۆ هەڵەبجە بۆ دهۆک بۆ هەولێر بۆ پارێزگاکان دەسەڵاتە لەوێشەوە بۆ قەزاکان لە قەزاکانیشەوە بۆ ناحیەکان ئەوە زۆر خێری تێدایە بۆ هاوڵاتیان بۆ خەلکی کوردستان بۆ باش بەڕێوەبردننی وڵات ئەوە گرینگە ئەوە ئەگەر یەکێتی ئێستا داوای دەکات کۆنیش ئێمە داوامان کردووە ئەو کاتەی کە یاسای ئەنجومەنی پارێزگاکان لە پەرلەمانی کوردستان دەرکرا من خۆم ئەندامی پەرلەمانی کوردستان بووم ئەو پەڕی هەوڵماندا زۆرترین دەسەڵات بدەینە ئەنجومەنی پارێزگاکان واتە دەسەڵاتەکان لە ناوەندەوە لە حکوومەتەوە بچڕینەوە بیدەینەوانە واتە ئەوە یەکێک لە پرینسپەکانی ئێمەیە چکە ئێمە خۆمان یەکێک لە دروشمە سەرچەکانمان دموکراسیە دموکراسی هەر ئەوە نییە تۆ بە دروشم بەرزکەوە ئەبێت دموکراسی بکێ حاڵەتێکی ڕاستەقینە بیکێ ئەمری واقع ئەوەیە مەسەلەی دموکراسی هەر هەڵبژاردنیش نییە ئەوەیە کە خەڵک بتوانێت خۆی وڵاتەکەی خۆی کاروبارەکانی وڵات خۆی بەڕێوەبە لە لاک ئەوەیە کە دەرفەت هەبێ گفتوگۆ لەسەر ئەو جۆرە پرس و لەسەر ئەو جۆرە بابەتە گرنگانە بکرێ بێگومان ئێستا کاری لەسەر دەکرێت کارێکی زۆر باشە بەڵام ئەوەی من تێبینیم کردووە
هەندێک جار بە شێوەیەک لێکە درێتەوە وەکەوەی لە جیاتی ئەوەی ئێمە دەڵێن ناوەندێت یا لا مرکزیات مرکزێک نەیەڵێن بیکەنێ دوو مرکز ئەو هەڵەیەکی گەورەیە ئێمە پێمان وابێ مادام هەولێر ناوەندێکە دەسەڵاتی ئەبێت دەسەڵاتش بدەینە سلێمانی بەو شێوەیە نییە شۆڕکردنەوەی دەسەڵات بەو شێوەیە نییە ئەوە مەترسیدارە ئەو حاڵەتە ئەبێ ئەوە دەسەڵاتەکان چۆن بۆ پارێزگای سلێمانیەتی بە هەمان شێوەش بۆ پارێزگای دهۆک بچی یعنی نابێت جیاوازی لەوە بکرێت واتە ئێمە ئەمانەوەی سیستەمەکە بکەینە سیستەمی ناوەندێتی یاخود دەسەڵاتەکان بە شێوەیەکی یەکسان دابشکەین خاڵی دوام هەندێک جار جێم لێ بێ ئەڵێن لا مرکزیت بۆ سلێمانی بۆیە هەندێک جار لێکدانەوەی خراپیشی بۆ وەکو یەکێتی ئێمە لەگەڵەوە نین نامرکزیت بۆ سلێمانی ئەڵێن لا مرکزیت یاخود شۆڕکردنەوەی دەست یاخود دەسەڵات بۆ هەموو شوێنەکانی تر بۆ هەموو هەرێمی کوردستانە تەنیا بۆ سلێمانی نییە ئەختۆ ئەگەر بە سلێمانی بۆ تایبەتمەندی بدێ سلێمانی لە چاو دهۆک یعنی ئەوە گونجاو نییە هەندێک جار ئەو بابەتە جێمان لێ بووە هەندێک جار بە هەڵە لێکە درێتەوە هەندێک جار بە هەڵە باز دەکرێت هەندێک جاریش لایەنی بەرامبەر ئەو کەسانی کە نایانەوێ ئەو دەسەڵات شۆڕ بیتەوە بەوە ئیتیهامی سلێمانیەکەن گوایە سلێمانی ئەوێت جیابیتەوە سلێمانی نایەوێت جیابیتەوە ئەمانەوێ دەسەڵاتەکان دابش بکەین واتە پارێزگای سلێمانی باشتر ئەتوانێت ئیدارەی کاروباری وڵاتی خۆی بەڕێوە بە بۆ هاوڵاتیان باشترە بۆ خزمەتگوزاری باشترە ئەوش لەسەر بنچینەی یەکسانی و دادپەروەری لە داباشکردنی داهاتەکانی وڵات داهاتی وڵاتمان هەیە سلێمانی بە پێی ژماری دانیشتوانی خۆی دهۆک بە پێی ژماری دانیشتوانی خۆی یاخود بە پێی پێویستی ئەبێ ئەو داهاتانە لەوێ و ئەوان لەوێ بەڕێوەبردن و ئێستا ئەوان لەوێ بەکاری بێن و ئێستا دەرکەوتووە لە هەموو دنیا وردە ئەو سیستەمی لامەرکزیەتی ئەو سیستەمی نامەرکزیەتی گەشەی دەکا وە پێش دەکەوی وە زیاتر ئەوە سەرکەوتوترین سیستەمە تا ئێستاکە هەر لێرە نیە لە هەموو دنیاە ینی ئەوە پێشکەوتنی زانستی بەڕێوەبردننی وڵاتە و بە ئەزمون ئەو بابەتە سەلمێنرا بۆی ئێمەش ئەمانەیە ئەو بکەین ئەوە خاڵێکی تریان هەیە ئەبێ لەگەڵ ئەوە باسی بکەین لەگەڵ مەسەلەی ئەوە باسی بکەین حکوومەت پرسیارەکەی من ئەوەی ئێستا بۆ نمونە موچە کەم کراوەتەوە موچەی فەرمانبەری پلە باڵا کەم کراوەتەوە لەسەرێ تا خوارێ کارێکی زۆر باشەی پلە باڵاکان کەمەکرێتەوە چکە بەو کەمکردنەوەیش بۆ ئاگە هێشتا زۆرە بەو کەمکردن هێشتا زۆرە لە چاو توێژ و فەرمانبەرانی ئاسایی زۆرە بەو کەمکردن بەڵام تۆ واکەی تۆ تەنانەت ئەگە بۆ کەمکردنەوەی خەرجەکان بێ یاخود ئەگەر بۆ دابشکردنی دەسەڵاتەکان بێ ئێمە پێویستە باس لە گۆڕینی پەیکەری حکوومەتیش بکەین واتە ئەو پەیکەرێک کە ئێستاپەیکەرێکی زۆر گەورەیە حکوومەت چۆنی گۆڕانکاری بەسەردا پەیکەرەکەی دەستکاری بکرێت پەیکەرەکەی لەگەڵ لامەرکزەکە ئەبێ بکەین بۆ نمونە من بە نمونە ئەڵێم ڕەنگە بۆ جاری چکۆ بزانام لێرە گوتومانە ئێمە وەزارەتی شارەوانیمان بۆ چییە ئێمە شارەوانیمان هەیە لە سلێمانی شارەوانیمان هەیە لە زاخۆ شارەوانیمان لە دۆک شارەوانیەکە خۆیان ئەبێ کاروبارەکانی خۆیان بەڕێوە بن ئەوە بێ بە هەڵبژاردن بێ و شارەوانیانە خۆیان ئەبێ وەزارەتم ناوێ ئەوە کە باسی ناناوەندی دەکەن یەکێک لە شتەکان ئەوایە بۆ نمونە ئەو هەموو دام و دەستگایە ژینگە کە زۆر گرینگە پێویستە ژینگە لە خوێندنگەکان بخوێندرێ پێویستە لە زانکۆکان بخوێندرێ پێویستە بکرێتە بەشێک لە کەلچەری کۆمەڵایەتی خۆمان بەڵام من دەستگایەکم پێویست نیە بە ناوی ژینگە ئەبێ ژینگە لە ناو پارێزگاکان لە ناو قەزاکان لە ناو ناحیەکان هەبێ من کۆمەڵێک لەو دام و دەستگانە وەزارەتی داراییم هەیە وەزارەتی بازرگانیم هەیە وەزارەتی خوێندنی باڵام هەیە لە هەندێک وڵات وەزارەتی خوێندنی باڵان نەما وەزارەتی خوێندنی باڵا وەزارەتی پلاندانان من پێویستم بە پلانە بەس ئەو پلانە بە وەزارەت نابێت 400 جارێک وەزیر بگۆڕێت پێویستم بە ئەنجومەنێکی پلاندانان هەیە لە ژمارەیەک خەلکی پسپۆر لە پلاندانان لە ئەنجومەنی وەزیران بن بەردەوام لێ بن ساڵێک و دوودا ئەوانە پلاندا ڕێژن پێویستم بە دەستگایکی وا قەبە نییە بە ناوی وەزارەتی پلاندانن بۆ جێکردنەوەی چەند وەزیرێک و چەند مدیر عامێک ئێمە پێویستمان بەوە نییە ئەو هەرێمەی کوردستانە هەرێمۆکەیەکین لە چاو وڵاتان سەرۆکایەتی هەرێممان هەیە سەرۆکایەتی حکوومەتشمان هەیە دوو دامەزراوەی جێبەجێکردنمان هەیە ئەو دوو دامەزراوە جێبەجێکردن هیچ پێویست نین ئەبێ یەکیان بێت سیستەمەکەت ئەگەر سەرۆکایەتیە با سەرۆکی هەرێمتە بێ و خۆی سەرۆکی حکوومەت بێ وەکو ئەمریکا ئەگەر سیستەمەکەت پەرلەمانیە با
با حکومەتمان هەبێ یا با سەرۆکی هەرێمان هەبێ دیسان پێویست ناکە ئەو دوو دەستگایە هەبێ یەک دەستگامان بەسە یەک دەستگا حکوومەتەکەمان پێویستە یەک دەستگا هەمۆی باشتر ئیشەکان بەڕێوە بچێن بەڵێ کاگارێزەم لە دوانانەی بەڕێزت مەسەلەن ئەم بۆ چوونەی بەڕێزت کە ئێستا ڕەنگە کۆمەڵی خەڵک لە چەند کاتژمێری داهاتوو مەسەلەن هەڵمەتێکی سوۆشیال میدیا لەسەر بکەن بڵێن ئەوە تا ئایانەوێ قوارەی هەرێمی کوردستان بچووکەنەوە ئایانەوە قوارەی هەرێمی کوردستان نەهێڵن چونکە ئەم خوتوکەدانە زۆر ئاسانە بۆ هەرێمی کوردستان خێرا ئاڵایەکی کوردستان و کۆمەڵی خەڵک کوردایەتیەکە و کۆمەڵی خەڵک دژی کوردایەتی ئەمە دروست دەکەن ئەمە چەند ساڵێکە کاسپی پێوە ئەکرێ لە هەرێمی کوردستانە ئەمانەی بەڕێزت بۆ بەهێزکردنی قوارەی هەرێمی کوردستانە یا خود بۆ بچووکردنەوەتی مەبەستم قوارە یاسایی باز دەکەم سیاسەکەیە ئەوەی من باز دەکەم قوارەی هەرێم بەهێزە بێ ئەوەی من باز دەکەم خەرجەکانی حکوومەت کەمە بێتەوە ئەوەی من باز دەکەم پلانەکان زیاتر دەبێ ئەوەی من باسی دەکەم بەشداری کردنی زۆرترین ناوەندەکانی بەڕێوەبردن زۆرترین بەشداری دەکەن لە بەڕێوەبردننی ئەو وڵاتە ئەوەی من باز دەکەم لێپرسینەوە ئاسانتر دەبێ ئەوەی من باسی دەکەم یعنی وەکو باسمان کرد داهات بۆ هەرێمی کوردستانە جێڕینەوە ئێستا تاکید دەکەمەوە من مەبەستم نییە چێ سەرۆکی هەرێمە چێ سەرۆکی حکوومەتە هیچ کێشەم نییە چێ سەرۆکی حکوومەت چێ سەرۆکی ئەگە هەردوو دامەزراوە کەشتە دەستی یەکێتی بن هەر یەکیان پێویستە و ئەو بۆ چونە ئێستا دەرێ بڕم ئێستانیە لە ڕابردوو شوام گوتووە یەک دەستگامان دەوێ بە ناوی حکوومەت دوو دەستگامان ناوێ من دەزانم ئەوە زیادە یەکێکیان زیادە کامیان زیادە ئەبێ ڕێککەوین دامەزراوەیەکی یاسایی دەستوری زۆر باش ئەبێ دامەزرێنین ئێمە باش دەزانین زۆر لە زۆر کابینەکان ژمارەی وەزارەتەکان زیاد دەکرێت لەبەرەوەی ژمارەی حزبەکان زیادە بوو کە زیادە بوو ژمارەی وەزارەتمان زیاد دەکرد بۆی پیان قایلکەین ئەخە تۆ وڵات لەسەر بنسینەی ڕازیکردنی حزبەکان ژمارەی وەزارەتەکانی زیاد و کەمە بکە ئەو وڵاتە چۆن بەباشە بەڕێواچی پێم بڵێ چۆن باشە بەڕێواچێ باش بەڕێوە تۆ لە زیاتی و وەزیری بۆ زیادکەی لە زیاتکە تۆ دەسەڵاتەکان بدە دهۆک تۆ دەسەڵاتەکان بدە هەولێر تۆ دەسەڵاتەکان بدە هەڵەبجە بدە سلێمانی بۆی خەڵک چاومان لێ بکە ئێستا بۆ ئاگاداریتان ئێمە زۆرتر لە عێراق نمونە ئێمەیان پێ باش بوو نمونە هەرێمی کوردستانیان پێ باش بوو لە عێراق و باز دەکرا ئێمە پێویستە بەسرا وەکو هەرێمی کوردستان لێ بکەین ئەنبار وەکو هەرێمی کوردستان لێ بکەین ئێستا دوای دەرکەوتنی کەم و کوڕیەکان و گۆڕانی هەندێک هەڵو مەرجەکان ئێستا خەریکە نمونەی ئێمە دەبێتە مای ئەوەی کە ئەوان کە هەرێمی خۆیان دروست نەکەن ئەبێ ئاگادار بین لەوە چکە ئێمە ئەگەر لۆ قۆناغێک ئەو هەرێمەمان پێ باش بوو بێ بۆ قۆناغە باش بووێ ئێستا ئەبێ گەشەی بکە ئەبێ پەرەی پێ بدەین بەهێزتری بکەین بۆی لە ئاستی بەرەو پێشچوونی وڵات دابین لە ئاشتی بەرەو پێشچوونی گۆڕانکاریەکان دابین ئەجینا ئێستا بێگومان شێوازی بەڕێوەبردننی ئەو وڵاتە پڕ لە کەم و کوڕیا پڕ لە کەم و کوڕیا خۆمان لی بەرپرسیانی لەو کەم و کوڕیەمەینایە کاکزانە با قسەیەک بکەم ئەو قسەی ئێستا نیە 10 ساڵ قسە دەکەم لە هەموو وڵاتانی ئەو دنیاە مەگەر بەدەگمان ئەجینا سەرکردایەتی حزبەکان هەرە کاریگەرەکانی ناو حزبەکان ئەچنە ناو پەرلەمان ئەچنە ناو حکوومەت تۆ وەرە سەیری پەرلەمان کە من ڕێزم بۆ ئەو ئەندام پەرلەمانانە هەیە کە خەڵکی زۆر دڵسۆزن نوێنەری ئەو خەڵکەنە من کێشەم لەگەڵ ئەوانە نییە و سەیری حکوومەتەکە بکە تۆ دیوتە سەرکردایەتی حزبەکان بە تایبەتی ئەوانەی کە لە پلە یەکدان بە خۆیان شەرمە ببن بە وەزیر تۆ کە پێخۆت ببن بە ئەندامی پەرلەمان واتە ئەو دەستگایانە لە بەرچاوی ئەوان ئەوەندە بچووکە خۆیان پێلەوە گەورەترا تۆ کە ئەو پێت شەرمە کەواتە قەت ڕێگە نادەی ئەو دەستگایانە ببنە دەستگای نیشتیمانی کاریگەر بۆیە دەبینین ڕۆژ بە ڕۆژ لە جیاتی ئەوەی بۆ نمونە سیستمی چاودێریکردن لە کوردستان گەشەی بکات لە جیاتیەوەی پەرلەمان بەهێز بێ وردە وردە بەهێز بێ تا دێ بەرەو بێهێزی لاوەزی دەڕوە خۆ چێ وای کردیا ئەو قیادە کلاسی چێ وای کردیا کە پێی وایە مادام خەبات و تێکۆشانی کردی و لەو شاخانە بووە هەر ئەو خاوەنی بمرە و بژی ئەو وڵاتەیە تاکەی ئەو زۆرە بیرکردنەوەی ئەو بیرکردنەوەی ئێمێ منیش لە زمانی ئەو قیادە ئێمە ئەوە نییە ڕخنە لە کەسێکم لە کەسێک ناکەم ئەو زۆرە بیرکردنەوەیە ناگەێت یانەوەتە ڕێگە یانەوەتە خۆت بڕۆ ئەو ناوەندە کاریگەرانە یانەوەتە ڕێگە بدە ئەوان دەسەڵاتەکانی خۆیان دەسەڵاتە قانونیەکانی خۆیان لە بەرژەوەندی ئەو خەڵکە بەکاربێنن بەڵێ کاگارێس ئێستا لەسەر کەمکردنەوەی موچە لەسەر ئەم دۆخ و قەیرانە داراییە ومێدێکی گەورە بێچێتی نیشتیمانی کوردستان هەبوو هەیە و زۆر کەس مەسەلەن لە هێزولانە سیاسەکانی تریش ئەگەر دیقەت دەین بگەڕێنەوە بۆ ڕۆژانی
کەمکردنەوەی موچەکە پێشەوەی موچە دابش بکرێەوە ئەعلان کرا کە موچەکە مەکرێتەوە لە 21. ینی هەموو ڕەخنەکان هەتا یەک گرت و کۆمەڵ لانگرەکانیان یەکێتی گۆڕان ڕەخنیان ئاراستەی یەکێتی نیشتیمانی کوردستانە کردپیان وا بوو نابێت یەکێتی ڕێگە بدات. یەکێتی ئەمەی بەسرە تێپەڕی وا جێبەجێ کرا و 121 موچەی فەرمانبەران بڕەکە ئەگەرچی حکوومەتیش لە دۆخێکی زۆر قەیراناویدا بێ بەڵام کاریگەری گەورەی خستە سەر گیرفانی خەڵک. یەکێتی لێرە بەدووە تەنها قسە ئەکا و بەیاننامە دەرەکە یاخود هەنگاوی کردداری چی ئەنێت بۆ ئەوەی مانجی داهات و کە هاتەوە خوا کردی مەسەلەن موچیان بەسەر فەرمانبەرانە دابش کرد دیسان 121 و 130 و 125 لێ نەبڕێ بەڵکو فەرمانبەرێک بتوانێت ماڵ و مناڵی خۆی پێ بژێنێت. ئێمە گرفتێکی گەورەمان هەیە وەکو یەکێتی هەندێک جا خۆشمان ینی لە خۆمانەوەی ئەو گرفتە خۆمان وا ئەبینین وەکۆی ئێمە وەکو جاران 50 بین لەگەڵ پارتی ئەبێ خەلکی کوردستان ئەو ڕاستێ بزانێ ئێمە لە 111 کورسی 21 کورسیمان هەیە لەم خوڵەی پەرلەمان 21 کورسیمان هەیە لە 111 کورسی ئێمە 50 نین ڕاستە کاریگەری یەکێتی توانای یەکێتی هێزی یەکێتی لە 21 کورسی زیاترە بەڵام من باسی لایەنە سیاسیەکە لایەنە یاساییەکە ئەەکەم و یەکێتی بەشی 21 کورسی لە حکوومەتە بۆ نمونە ئێستا ئێمە بکشێنەوەش لە حکوومەتەکە ئەڕوا ئەتوانی کاروبارەکانی خۆی بەڕێوە ناڕوخێ بەکشانەوەی ئێمە و لە پەرلەمانیش ئێمە دژی حکوومەتەکە بین زۆرینە بەلای دیکەدایە و ئەڕوا ئەبێ ئەو حەقەتەنە بزانین و هەندێکجا خۆشمان وا پیشانە دەین ئێمە واکەین و ئێمە وا ناکەین ئەبێ بزانین ئێمە ئەبێ بارێک هەڵگرین بەشی 21 کورسی بێ و خەلش ئەبێ چاوەڕوانی 21 کورسی لە ئێمە بکە ئەگەر خەڵک پێی وایە یەکێتی گرینگە کاریگەرە ئەتوانێت گۆڕانکاری بکە بێ لە هەڵبژاردنەکانی داهاتوو ئەو بارەمان بخاتە ئەستۆ لانێکم نیوەی بارەکە هەڵگرین بۆی بت بڵێن ئاستۆپ بەو شێوێرە بەو شێوە نابێ ئەوە یەکێکە لەو گرفتانی چەندین ساڵ یەکێتی پێوە دەناڵێنی من تاکید دەکەمەوە تو هێزی یەکێتی کاریگەری یەکێتی لە 21 کورسی زیاترە بەڵام لایەنە قانونیەکە ئێمە 21 کورسین ئەوە یەک دوو ئەڵێ نابی یەکێتی پێی قایل بێ پرسیارەکە ئەوەیە ئایا حکوومەت پارەی هەیە و نایدا ئەگەر هەیە و نایدا ئەو لایەنانەی کە ڕەخنە ئەگرن پێمان بڵێن خۆشیان لە حکوومەت بوونا لایەنێکم پێ بڵێ لەو کوردستانەوە ئێستا ڕەخنە پێ ئەڵێدا ڕەخناگرن لە حکوومەت نەبوو بن لایەنێکم پێ بڵێ پێشتر لە حکوومەتم ئەگەر هەیە و نایدا با ئێمە پێ بزانین بۆی فشار بکەین بڵێن ئەرێ جەنابی سەرۆکی حکوومەت پارە لە فلان شوێنێ بۆ نایدەی ئەگەر نییە خۆشیان لەو وەزعی ئێستا تێگەیشتینە هەموو حزبانی ئێستا لە حکوومەتن وان لە دەر حکوومەتشن ڕۆژێک ڕۆژان لەو حکوومەتە بەشدار بوونا و ئەوەی گەیشتینە ئێستا ئەوەی گەیشتینێ بە شەو ڕۆژێکەوە دروست نەبووە ئەوە لە ئەنجامی کەلەکەبوونی کەموکوڕیەکان لە ئەنجامی نەبوونی پلان لە ڕابردوودا لە ئەنجامی بخۆ بڕۆ دروست بووە پارە لەو کوردستانە هەڵە ڕێژرا نەمانتوانیوە بە شێوەیەک بەکاری بێنین بۆ ڕۆژی ڕەش بەکاری بێنین کاگارێز ئەمە بەڕێز دوتت قەبارە و قوارەی ئمە 20 کورسیە بەڵام لە ڕووی معنەویەوە و لە ڕووی هێزی سەربازیەوە لە ڕووی عمقی تاریخیەوە ئێوە بەهێزتر دەرەکەون لە 21 کورسی ئەمە ڕوون بوو بەڵام مەسەلەن ئێستا پرسێکی پرسی چاکسازی بەشێک لە پەرلەمانتارەکانی بەڕێستان وەسەلەن لەسەر ئەم مێزە لەم ستۆدیۆیە باسییانەوە کردووە کە حکوومەتی هەرێمی کوردستان لە داهاتی نەوەتە بێت چاکسازی بکە لەسەر چاوەکانی بێت چاکسازی بکە بەڵام دیسان ئێستا شتێکی تر هاتۆتە پێشەوەکە چاکسازی بۆ بە بڕینی کۆمەڵێک دەرماڵە و ڕێخستنەوەی کۆمەڵێک دەرماڵە و لە کۆتاییە بڕینی موچەی کۆمەڵێک خەڵکە یعنی لەمەدا کۆکراوەتەوە ئەبێ قەناعەتیش بە خۆمان بێنین بڵێ ئەمە چاکسازیە بەڵام دەست نابرێ بۆ کۆمپانیاکانینەوە ینی با قەناعەتەوە ئێوەکو یەکێتی کە بەشدارن یان شەریکن پێتان وایە کە لە مەلەفی نەوتیشا هیچ مشکلەیەک نییە تا دەستی بۆ نەبرێ لە مەلەفی خاڵە سنووریەکانە هیچ مشکلەیەک نییە تا دەستی بۆ نەبرێ بەڵکو تەنها لە گیرفانی فەرمانبەرانە مشکلە هەیە بێ دەستی بۆ ببرێ یعنی خۆل ئەبێ لەمە یەکێتی هەڵوێستێک هەبێ جدیەتێکی هەبێ بڵێ ئەگەر بەشی من لێ نەوتا هەیە من لە بەشەکەی خۆشم فەرموو با چاکسازی بکەین باسی نەوتەکەی من 2014 تا 2018 سەرۆکی کۆمسیۆنی نەوت و زەبووم لە پەرلەمانی عێراق
و ئەو کاتە بارودۆخی بە تایبەتی 2014 15 16 بارودۆخی عراق زۆر خراپ بوو. زمینەیەکی وامان ڕەخسان کە بتوانین لەگەڵ هەرێمی کوردستان بگەینە ڕێککەوتن. ئەو پەڕی هەوڵماندا گوتمان بە نووسین بە کۆبوونەوە بە قسە دەرفەتە با ڕێک بکەوین چکە وەزعی عراق باش نییە، وەزعی خۆمان باشە. لەو وەزع باشی خۆمان ئەوە بوو نەبوو، ڕێک نەکەوتین، بۆ ئاگاداریتان ڕێک نەکەوتین. ئەو کاتەش گوتومانە ئەمان گوت ئێستا ئەگەر ئێمە 100مان هەبێ ئەگە 20 بدەین 80مان لەدەست بینێ باشتری لەوەی ئەو 100 دوای ئەو 100شمان لەدەست نەمینێ. واتە گوتومانە کەمترمان لەدەست بێ بەڵام سەقامگیر بێ بەڵام بەردەوام بێ باشتر لەوەی هەموو ڕۆژێ ئەو هەلبەزوودا بەزە هەبێ. زۆر هەوڵماندا سیاسەتی نەوت ئەگەر یەکێتیش تێیدا بەشدار بووە لە بەڕێوەبردننی یاخود لە حکوومەتەکە. بەڵام بۆ ئاگاداریت ئایا لە کەم تەرخەمی یەکێتی بوو لە بوونی کێشەکانی ناوێتی بیارەتی بوو بە هیچ شێوەیەک دەستینی لە داڕشتنی ئەو سیاسەتە نەوتەی کە چارەنووسی میلەتەکەی خۆمانی گەیاندە ئەو ڕۆژە. ئەوە هەیە. خاڵی دوو تۆ باسی چاکسازیەکەی کەسانێک هەن بۆ نمونە بە ناحەق موچیان بۆ بڕاوەتەوە. ئەو چاکسازی نیە تۆ ئێستا موچێ بڕی، تۆ ئەوکەی چاکسازیە خەڵکێک شتێکی نایاسایی کردووە ئینجا بە پشتیوانی یەکێتی بێ پارتی بێ گۆڕان بێ هەرچێک بێ نایاسایی کردە تۆ دێی ئەو کارە چاکەکەیەوە واتە ئەرچی سەرشانی خۆت جێبەجێ دەکەی. ئەوە کەی چاکسازیە. تۆ بەشێک لە موچەی فەرمان بەردەبڕی ئەو کەی چاکسازیە. کۆتی خەڵکە بڕێکەی چاکسازیە. ئەزانی ئێستامە باسی لامەرکزیەتمان کرد. چاکسازی ئەوێ سیستەمەکە بگۆڕین. چاکسازی ئەوێ پەرلەمانەکەمان بەهێز بێ بتوانێت چاودێری دامودەستگاکانی حکوومەت بکە. چاکسازی ئەوەیە ئێستا بڕیار بدرێ هەموو ئەو زەوی و زارانەی لە ساڵانی ڕابردوو دەستیان بەسەرداگیراوە بە ناشەرعی بەنابەجێ بۆ دەوڵەت بگەڕێندرێنەوە. چاکسازی ئەوەیە بڵێن هەموو ئەو کۆمپانیانەی هی فلان بەرپرس و فلان بەرپرسە لە سلێمانی لە کەرکووک لە هەولێر لە دۆ هێو بپرسیە ئەو کوپەن لێ پرسیێنیان لەگەڵ بکرێ. کاکە باسی نەوتەکەی ئێمە کۆمپانیای سکوریتی هی پاراستنمان هەیە باشە لە کاتێکدا خۆمان هێزی پێشمەرگەمان هەیە یعنی لە زۆر زار وازبێکی لەسەر شان نییە. لیوای نەوتوگاز یەک و لیوای دوی نەوتوگاز هەیە هەمومان هەیە. ئەوەش لەوێ ئەوەش قەیدنیە ئەوەی تر هەیە ئەتوانین بەوە ئەرکەکانی خۆمان جێبەجێ بکەین ئەتوانین بۆ جێبەجێ بکەین. بەڵام ئەو چاکسازی دەستم بردێ بۆ قوتی خەڵک وەڵا ئەو چاکسازیە. موچەی پلە باڵاکان کاک زانەجان ئەندامی پەرلەمانی عراق ئەندامی پەربا ئەو معلوماتتان بدەمێ ئەندامی پەرلەمانی عراق ئەگەر لە 15 ساڵ کەمتر خزمەتی هەبێ لە دامودەستگاکانی دەوڵەت ناتوانێت خانە نشین بێ و تەمەنیشی لە 50 ساڵ کەمتر بێ ناتوانێت خانشین بێ. واتە دوو بەرجەیە 15 ساڵ خزمەت لانی کەم 50 ساڵ تەمەن. دوای ئەوەی 25 ساڵ خزمەتیە بێ وا دانێ ئەندام پەرلەمانێک 25 ساڵ خزمەتیە بێ و 25 ساڵ خزمەتیە بێ و 50 ساڵیش تەمەنی زیاترە اینجا 3 میلیۆن موچە وەرەگرێ لە بەغدا. بەڵام لە هەرێمی کوردستان ئەندام پەرلەمانی کوردستان کە خانشی تا ئەو مانگە 6 میلیۆن و 600,000 وەرەگرێ. دوو بەقەدر ئەندام پەرلەمانی عراق لە کاتێکدا ئەندام پەرلەمانی کوردستان خانشینی ئێرە عمری 28 ساڵ 29 ساڵ هەیە خانشین بووە و خزمەتیشی 4 ساڵ لە پەرلەمانی کوردستان. تۆ ئەگەر تەنیا یاسای عراقی جێبەجێ بکەی تەنیا یاسای عراقی جێبەجێ بکەی کارێکی گرنگەکەی یا من ناڵێم قوتی ئەو ئەندام پەرلەمانانە بڕن بە شەیەک ئەبێ بۆیان قەرەبوو بکرێتەوە. خۆمان پارە لەدەست بووە بۆ بێدەنگکردن بۆ کڕینی وەلا بۆ بەشداری پێکردن بۆ دەست نەبردن بۆ شتەکانتر هەلمان ڕشتووە ئێستاش پێمان کۆ ناکرێتەوە. ئەزانی چۆنە گەندەڵی مەترسی نییە کاکزانە گەندەڵی مەترسینی حقەتەکەیە یعنی گەندەڵی مەترسینە کە کەسێک گەندەل بوو ڕوبەڕی سزا ئەکرێتەوە ڕوبەڕی سزا کرد چکە گەندەڵی خۆی دیاردەیەکی نایاساییە دیاردەیەکی ڕاست نییە دێ و دەڕوا. بەڵام گەندەلکار مەترسیدارە بە تایبەتی گەندەلکار ئەگەر دەسەڵات گەندەلکار بێ واتە ئەو دەسەڵاتی ئێمە بە سیستماتیک گەندەڵی دروست کردووە چۆن نەتوانی ئێستا چاکسازی بکە. باشە کاگارێز پرسێکی تر هەیە کە لە لای هاوڵاتیان پرسیاری زۆر لەبارەوەکەن. بۆ نمونە هەرێمی کوردستان خۆی گەرێستا لە قەیرانی داراییدایە باسی مەلەفینەوتمان کرد باسی کۆمپانیا حەزبەکانت کرد بەڕێستان. بەڵام ئێستا هەرێمی کوردستان خۆ ئەگەر هەیبێت یان ئەگەر بتوانێت ینی پێویستە یارمەتی هەموو کوردانی هەر 4 پارچە بدات
لەشکرێکێ بە ناوی ڕۆژ ئەمە بۆ ئەوە بوو کە قوارە یاخۆت دیفاع لە شارە کوردەکانی ڕۆژاوی کوردستان کە ئێستا لە بودجێ هەرێمی کوردستان موچیان هەیە لە هێزی پاک ئەوەی کە بەحساب ئۆپۆزیسیۆنی ئێران و لە شەڕی داعش بەشداریان کردو موچیان هەیە ئەنی ئەمەش بارگرانایی نییە لەسەر فەرمانبەرێکی فعلی هەرێمی کوردستان ئەنی کاتی ئەوە نهاتوە ئێوە بە پارتی دموکراتی کوردستان و بزوتنەوەی گۆڕان و لایەنەکانی تر بڵێن و بە خۆشتان بڵێن بۆچی لە بودجەی هەرێمی کوردستان کە بە سوال و سەدەقە پارەی مانگێک موچە لە ئێستا کۆکاتەوە بەشێکی بڕوا بۆ لەشکری ڕۆژ و لەشکری ڕۆژیش لە لیبیا بۆ کوژرێ و بەشێکی بڕوا بۆ پاک و بەشێکی بڕوا بۆ کام حزبانە کاتی ئەمانە نهاتوە بە ڕێزکاگارێز ئەمە ئەلبەتە پرسیاری خەڵکە لە شەقام هەیە ئەو هێزانە لێرەن و لێرە مەشقیان پێکراوە لێرە چەچیان پێدراوە بەڵام من نازانم چێ ئەو موچیان پێدەدا یعنی هەندێک ئەڵێن وەکو زێڕەبانی موچەوەرەگرن هەندێک دەڵێن زیاتر هەندێک دەڵێن کەمتر من نازانم خۆ یەکێک لە شتەکانەوە من نازانم و بڕوا دەکەم پەرلەمانیش نازانم ئەبێ بزانێت لەکوێوە بۆ ئەبێ بۆچی یانی منیش هەمان پرسیارم هەیە وابێ و مەوسولان ڕوون کرد و من ئێستا قسەی لەسەر بکەم چۆن ناکرێ ئەزانی تۆ بەوە نییە تۆ هێزێک دروستکەی ئەو هێزە بنێر و ئەوێ بالەیەبی یارمەتی بدە بە شێوەیەکی تر یارمەتی ڕۆژ ئاوا بدە بەنمونە ئەتوانی بە شێوەیەکی تر یارمەتی باکوور بدەیت بەڵام خۆی ینی دروستکردنی ئەو هێزە ومانەوەی لێرە و نەگەڕانەوە بۆ ئەوێ و یارمەتیدانی دیارە مەبەستەکەی زۆر وەک ڕۆژی ڕووناک دیارە بەڵام ڕاگەیانەکەی شتێکی ترە ینی بۆ شتێکی تر ڕاگەندرێژینەوە ڕۆژی ڕووناک دیارە بۆچیە بەڵام من نازانم چی ئەوە لە چ خەزێنێک لە چ بانقێک لە چ گەنجێنێک لە چ وەزارەتێک ئەو پارەدرێ بەڕاستی ئەبێ پرسیار لە حکوومەت بکرێ ئەگەر لە حکوومەتە ئەبێ حکوومەت بڵێ لە فلان شوێن ئەیدەین ئەگەر لە حکوومەتیش نەبێ ڕوونکردنەوە بدرێ بزانین چێ پارەداتە و هێزانە بۆ ئێمەش قسەمان نەمینێ زۆر باشە کاگارێز لە کۆتا پرسیارم با ئەوە بێت بە چەند خاڵێکی کورت و پۆخت بەچی ئەم دۆخە تا ڕادێک ئەچێتە یان ئاراستەی کە شتێکە ڕوا بۆ کەنارێکی ئارام و هەر لە ناو شەپۆلەکان نامێنێتەوە ئێمە دوو ڕێگەمان لە پێشە ڕێگەیەکە وایە گرتنەبەری ڕێگەیەکی چاکسازی بنەڕەتی واتە ئەبێ بەڕاستی پرۆژەی چاکسازیەکی بنەڕەتیمان هەبێ و دەست بۆ هەموو ئەو شوێنانە بینکە تا ئێستا بڤەیە ئەبێ ئەوە بێ ئەگەر ئەوە نەبێ ئەو بارودۆخە بەو شێوە منێتەوە ڕۆژێک دوو سێ چوار کە بە خۆشی نەبێ بە ڕیفۆرم نەبێ بە چاکسازی نەبێ من دڵنیام ڕاپەڕینەی گۆڕێ بۆ خۆم ئەو لێکدانەوەی خۆمە یان ئەبێ خۆمان بارودۆخەکە چاک بکەین یان ئەوتە ڕاپەڕینێک بارودۆخەکە بە شێوەیەکی ترە گۆڕێ خۆشمان نەزانین ڕاپەڕین لە هەموو ئەو وڵاتانی کە ڕاپەڕین تێدا سەرهەڵدا لە بەرژۆندی نەبوو لە کۆتاییدا یعنی خراپشکاوە بۆ میلەتەکانیان ئەوە نمونەی سووریا ئەوە نمونەی جەزائیر ئەوە نمونە بگورە لیبیا ئەوە نمونەی یەمەن هەموو ئەوانە ئەوەش لە نەتیجەی کەلەکەبوونی کێشەکان لە نەتیجەی گەورەبوونی گەندەڵی لە نەتیجەی دیکتاتۆریەت ڕاپەڕین بوو بەڵام ڕاپەڕینەوە ماڵیان وێران بوو لەبەرەوە بارودۆخەکە لێتان ناشارمەوە یەک ڕێگەمان لە پێشە ڕێگەی ڕاستەقینە ئەوەیە کە پرۆژەیەکی چاکسازی هەمەگیر و بیکەینە پرۆژەیەکی نیشتیمانی نەکتەنیا و حزبانی لە حکوومەتن هەموو حزبەکانی تریش بێکەوە و پرۆژێ بەڕاستی کاری لەسەر بکرێت ئەگەر ئەو کارە بکەین کارێکی زۆر باشە یاخود ئەگەر بین ئێمە و پارتی بین دەستبەردار بین بڵین کاکە تا ئێرە خزمەتمان کردووە هێناومانە ئێستا ئێمە خۆمان ناتوانین چاکسازی بکەین حکوومەتێکە لە حکوومەتێک پێک بینین بۆ ماوەی 2 ساڵ 3 ساڵ 4 ساڵ حکوومەتێکی تەکنۆقرات بی کۆمەڵێک کەسایەتی سیاسی بێلایەن بن ئەوان بێن چاکسازی ئەو وڵاتی چاکسازی با حیزبەکانیش کاری خۆیان بکەن ئەبێ دەست لە خۆمان بنین وەگەر ئەوە ناکەین من دڵنیام تاکید دەکەمەوە دڵنیام تا سەر خەڵک بێدەنگ نابێ ئینشاءالله ڕۆژمان ناگات بەو ڕۆژەی بەڵام مەترسیدارە زۆر بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز کاک ئارێز عەبدوڵڵا دامی ئەنجومەنی سەرکردایەتیەکێتی نیشتیمانی کوردستان کە لە هەولێرەوە لەگەڵمان بووی سپاس کاک ئارێز سپاس بۆ زانیاریەکان و بینەرانی خۆشەویست پانۆرامامان پێشکەشکردن تا بەرنامەی داهاتوو هەموو لایەکتان ساف و سەلامەت بن بەخواتان ئەسپێرم